کە باس لە گەشتبینیەکە گەشتبینی بۆ خۆی یەکسەر دڵتەکرێتەوە کە باسی ئەم دەستەواشەیەکەی بەڵام ئایا لای ئێمە لای مرۆڤەکان چۆن توانیمانە گەشتبینی بەدەست بێنین لە خودی خۆمان و لە سروشتی خۆمانە گەشتبینی هەیە یا خۆ بێ هەوڵی بۆ بین و ئایا گەر گەشتبین نەبین ڕەشبین بین لایەنە نەرینەکانی چیە لەسەر ژیانی ئێمە بۆی لەسەر ئەم بابەتە زیاتر زانیاری وەربگرین میوانداری زۆر بەڕێز کاک پشتیوان جەمالمان کردووە و ڕایەنگری گەشەپێدانی مرۆیی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستا زۆر بەخێر بێت باش زۆر سپاسمان ئێستا پێشڕۆی بچین و ناو پرۆگرامەکە وتم لانە گەشتبینی وتی زۆر ئەتوانین ئێمە یەکسەراوەدان بنین بۆیە کە گەشتبینین یاخود نە بە دڵنیایە و کاک سەرکۆ خۆی ئەگەر تۆ بەیانیان کە لە خەو هەڵ ئەسیت هەر هەستانت لە خەو ڕۆژەکەت بە گەشتبینی دەست پێ بکات حەزەکەی ینی ئەو ڕۆژەت هەمووی بە گەشتبینی ئەڕوات و دڵخۆشە بیتیایە بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت کەسەکان گەشتبین بن هەر لە بەیانیان زۆر ئەتوانین دەست پێ بکەین کاتێک کە لە خەو هەڵ ئەسیت سەیری ئاوێنەکە ئەەکەیت کە لەگەڵ سەیری ئاوێنەکەت کرد بەیانی باشێک لە خۆت بکەیت بەیانیت باش پشتیوان واتە بیر لەو بابەتە ناخۆشانە نەکەیتەوە کە ڕۆژی دوێنێ بە سەرەتاتە بۆی ئەم ڕۆژت لێ تێک نەیە خۆی گەشتبینی و بڵێن پێچەوانەکەی ڕەشببینی ئەرێنی و نەرێنی بیرکردنەوەکان لە دووشت دەرناچێت مرۆڤ بەم دوو شێوەیە بیر ئەکاتەوە یا بیر لە ڕابردوو ئەکاتەوە ڕابردوویەکی تاڵ یاخود ڕابردوویەکی خۆش کە بەسەر چووە یاخود بیر لە داهاتوویەک ئەکاتەوە کە نادیارە کەس نازانێت لە داهاتووە چی بەسەر ینی نادیارە و لە علمی غیباتە ناخوای گەورە ئازانێ تۆ چیت بەسەر دێت بۆیە سیرەکەی لەم حاڵەتانە ترسی بۆ دروست ئەبێت کە بیر لە ڕابردوو ئەکاتەوە کۆمەڵێک شتی بەسەر هاتووە ناخۆش بووە ڕاستە بۆ نمونە کەسێک لە ژیانیا لەوانەیە لە پرۆسەی زەواجە فەشەلی هێنابێت یعنی کاتێک کە بیر ئەکاتەوە کەسێکی تر ئەچێتە داوای لەوانەیە ئەینەنە و زەلامە نەبێت کە لەگەڵیا ژیاوە پێچەوانی ئەو بێت ژیانی زۆر باش بێت هەردووکی داهاتوو ڕابردووەکەشی تایە ئەترسێت لە داهاتوو تووشی کێشەکان بێت لە هەمان کێشەکە لە ڕابردووە هەیبووە لەبەر باشترین شت بۆ گەشتبینی باشترین شت بۆ مرۆڤ کە بەسەر کۆنتترۆڵی ژیانی خۆی بکات ئەوەیە کە نەبیر لە داهاتوو بکاتەوە بە خراپە و بە باشە نەبیر لە ڕابردوویەک بکاتەوە کە ڕۆشتووە لە ڕابردوو ئەبێ لە ئێستاە بژی مرۆڤ ئەبێ لەو دقەیە بژی کە تایەتی ئەنی ئێمە لەم ساتەیە قسە ئەەکەین لەم ساتە بژین کە تیاین ئەو لەحزانەی ژیانت کە تایە ئەژی ئیستیغلالی بکەوتیایە بەخۆشی بژی نەک بیر بکەیتەوە چکە باشە مامۆستا تا چەند گرنگە ئێمە بوون منە باسیوت کرد لە خەو هەڵەسین بتوانین گەشتبین بین زۆر جار لە خەو هەستاوین گەشتبینین بەڵام کەسێک هەیە ئەم گەشتبینیە لە تۆ تێکات کەسێکی نەرێنیە خۆی پڕە لە کۆمەڵی ڕەشببینی زۆر ئەمەش لە ناخیاتیوە دەری ببڕێ ئێمە چۆن بتوانین بربەستێک بۆ ئەم ڕەشببینیەدا بنین بۆی ڕێگەمان لێ نەگری ڕۆژەکەمان لێ تێک بات ئامۆژگاری من بۆ ئەو جۆرە کەسانە ئەوەیە کە دوورکەوتنەوە لێیان باشترین شت ئەوەیە کە تۆ دوورکەویتەوە لەو کەسانەی کە ڕەشببینن بەژیان چکە تۆش لەگەڵ خۆیان تێک ئەدات و تۆش وێران بەڵام زۆر کار لەوانێت تۆ لە خێزانەکە تا بێت چۆن لی دوورەکەیتەوە لە خێزانەکە تا ئەژی وایە بەڵام ئەبێ هەوڵ بی کە گۆڕانکاری بۆ دروست بکەین تەنانەت لە قورئانە ینی ئاەتێکی خۆی گەورە فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم يعني ئەمە قاعدەی قورئانیە ئەگەر ئێمە وەکو موسڵمانیش بیری لێکەینەوە خی گەورە ئینسانێک ناگۆڕێت ئەگەر خۆی بیرکردنەوەکانی نەگۆڕێت بە ئینگلیزیش قەولێکی زۆر موەسیر هەیە کاریگەرێکاڵێ change your thinking change your life یعنی بیرکردنەوەکانت بگۆڕە ژیانت ئەگۆڕێت بۆی ئەو جۆرە کەسانە ئەگەر لە قاڵبی خۆیان بمێنەوە نەخۆشیە کاک سەرکۆ باشە ینی بەردەوام ڕەشببین بێ بەردەوام ڕەشببین بە ئامۆژگاری هیچ کەسێک نەکە معنەوە ئەمە تووشی نەخۆشی بۆ پێویستی بە چارەسەرە باشە مامۆستا بە قسە زۆر ئاسانە بڵێ با من ئەو بابەتە ناخۆشانی کە بەسرم هاتووە ئەمڕۆ لاپەڕەیەکی نوێ هەڵەمەوە و ئەو بابەتانە لە بیرکەم لەسەر زارمان زۆر ئاسانە ئێڵین بەڵام هەر چۆنێک بێت تۆ لە مێشک و هزرتە ئەم بابەتە ناخۆشانە بەردەوام هەریەت و ئەڕوا تۆ پێمان بڵێ چ ڕاهێنانێک هەیە چ ڕێگایەک هەیە بۆی ئێمە بیر لەو شتە کۆنانە نەکەینەوە کە ناخۆش بوو بەسەرمانە هاتووە بگومان هەموو مرۆڤێک ڕووداوی خۆش و ناخۆش لە ژیانیان هەیە با ناخۆشەکان وەلانین بیر لە خۆشەکانی ڕابردوو بکەینەوە ئەگەر هەر بڕیار وایە لە ڕابردووە بژین چارەسەرەکەی دوت چارەسەرەکەی دوت بە ناخۆشیەکان لابین خۆشیەکان ئەخر چۆن ئەوە بکەین سیارەکەی بنەوەی چۆن ئەوە بکەین لا نەخان
لە کەسایەتیەکانە کاتی خۆی من زۆر باسی جۆرەکانی کەسایەتیم کردو لەم ستودیۆ لە کورسات کەسایەتیەکان بۆ بیرکردنەوەکانی ئەرێنی و نەرێنی دوو جۆرمان هەیە جۆری یەکەمیان پیان ئەوترێت هەستەوەرەکان جۆری دووهەمیان پیان ئەوترێت هەستیەکان هەستەوەریەکان یا ئەو کەسانن کە بە پێنجاستەکە بیرەکەنەوە بە چاو بە بۆن و بە تام و هەست بە شتەکانەکەن لە دنیای ئەم جۆرە کەسایەتیانە کێشەیەکیان هەیە بەردەوام عقلی واعی و لاواعیمان هەیە ئاگا و نائاگا شعوری و لا شعوری لە ئینسانە عقلی لاواعی بەردەوام خەز نەکات ئەم کەسە هەستەوەرانە عقلی لاواعیان بەهێزە شتەکانیان بیر ناچێتەوە زۆر درەنگ بیریان ئەچێتەوە هۆکارەکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە طبیعەتی خۆی سروشتی خۆی وایە هەستەوەرە ئەگەر خۆی ناناسی ئەگەر خۆی ناسی کە ئەم کەسێکی هەستەوەرە ئەتوانێت وردە وردە لەگەڵ یا خۆی بگۆڕێت بەڵام هەندێک کەس هەیە خۆی ناناسێت سیرەکەی بیرەوەری کۆنی لە مێشکە سەیرانێک ئەکەن دوای 10 ساڵ حادیسەیەک لەو شوێنە ڕوویداوە ینی لا ئیرادی ئەچنەوە ئەو شوێنەی کە ئەو حادیسەیە ڕوویداوە ئەو ڕووداوە لەوێ ڕوویداوە سێرەکەی ئەم کەسە یەکسەر لە خۆشیەوە لە ناو سیارەکە گۆرانی و تۆ چەپڵە ڕێزان بووە و لەگەڵ ئەگاتە ئەو شوێنە عقلی لاواعی ئەمە خراپە ئەم شێوازی چارەسەرکردنەکە لێرە دروست ئەبێت کە جەنابەت فەرمووت چۆن چی بکەین بۆی زاڵ بین بەسەریا عقلی لاواعی بەردەوام شتەکان ئەهێنێتەوە مێشکت بۆیە کە ئەچێتە ئەو شوێنە یەکسەر بیری ئەو ڕووداوە ناخۆشی ئەکەوێتەوە کە بیری ڕووداوەکەی ئەکەوێتەوە ئەبێتەوە هۆکاری ئەوەی کە سەیرانەکەی لێ تێگەچێت ناخۆشی ینی دڵی تەنگ ئەبێ هەموو پێڵێن بۆچی وات لێ هات هۆکارچی بوو کارێت سەر کۆ تۆ ئێستا گۆرانیتەوت چەپڵت لێ بۆچی ئەوە گۆڕێت تۆش ئەڵەی بەدەست خۆم نییە وڵی شتێکی ئاوا ڕوویدا بوو هاتەوە بۆیە باشترین چارەسەر چی ئەوەی کە تۆ بێ ئەنتیڤایرۆسی لێ بیت ئەنتیڤایرۆس لە عقلی لاواعیت عقلی لاواعی ئەبێ بەسەر یا زاڵبی دایمە بە ئەرێنی بیرکەیتەوە یعنی ئێمە مسلمانین هەمومان گەلێکی مسلمانین ئەزانین کە خوای گەورە قەدەرێکی بۆ دانابی گەڕانەوەی نییە یعنی تر من بۆ ئەبێ کە شتێکی ئاوا ڕوویدا کەسێکی ئازیز لە دەزاومانە پێش 10 ساڵ تۆ بڕیتەوە ئەو شوێنە بیکەیتەوە بەهارا و دڵی خۆت تەنکەیتەوە یعنی کەواتە هەستەوەرەکانم کێشەیان هەیە بەڵام هەستیەکان وانین کەستەوەرەکان زیاتر عاتیفیەکانن ئەوانەی کە زۆر عاتیفی و بەسۆزن بەڕەحمن هەستیەکان ئەو جۆرە کەسانن کە بە شێوازە بیر ئەکەنەوە ڕووداوێک کە ڕووی داوە لەو پێش ڕووی داوە ئەڵێ هات و ڕۆی تەواو ینی سەعاتێ لەمەوە پێش ناگەڕێتەوە بۆیە بیرکردنەوەی دایمە ئەبینی ئەرێنیە دایمە بیر لە داهاتووە کاتەوە پلان بۆ خۆی دائەنێ دایمە گەشتبینە بە ژیان کەواتە زۆرینێ ئەو کەسانی کە تووشی ڕەشببینی ئەبن یا لە خەمۆکی ئاژین هەستەوەرەکانن کەمترین کەسیان هەستی تووشی ئەوە ئەبێت بۆیە ئەو کەسەی کە ئەزانێت کەسێکی هەستەوەرە خۆی ئەناسێت کە کەسێکی عاتیفیە و سۆزدار و هەستەوەرە ئەبێ بەسەر عقلی لاواعیە بەسەر ناخی خۆیان زاڵ بێت بەردەوام شتی ئەرێنی باتێ ئەمە یەکەم ڕێگە بۆ چارەسەر باشە وتت ئەو کەسانەی کە ڕەشببینن ئەبێتە نەخۆشی ئێمە گەر کەسێکی نزیکمان بێت و خۆشمان بێت و نەمانوێت لی دوورکەینەوە ڕێگای کە تۆ پێوتین ئەتوانین ئێمە هاوکاری بین وەکو لایەنی دەرونی کەم کەسە بێتەوە سەرڕێچکەی کەسایەتی ئاسایی خۆی بە دڵنیاییەوە هەموو مرۆڤێک کاک سەرکۆ ئەتوانێت خۆی بگۆڕێت بە تایبەتی لە هەستەکانیان لە هەستەکانی ئەتوانێت خۆی بگۆڕێت لە نەرێنیەوە بۆ ئەرێنی ینی لە ڕەشببینیەوە بۆ گەشتبینی ینی من ئەتوانم نمونەیەک بێنینەوە لەسەر کە ئەمە حادیسەیەکی عالەمی و باس کراوە لە کتێبە باس کراوە ستیڤن کوفی لە کتێبەکانی باسیەکان کابرایەکی دارتاش هین کابرایەکی دارتاش بڵێ بەیانی لە خەو هەڵ ئەسێت سێرەکە دوکانەکەی سوتاوە گڕی گرتووە هیچی تیان نەماوە مەکینەکان نەماوە تەختەکان نەماوە هیچی نەماوە یعنی ئەگەر یەکێک لە ئێمە بێ ڕەشببینەکان بێ چیەکات دەسەکە بە گریان و هاوەر و هاتە و ماڵم و وێران بوو ئیتر من چی بکەم ومانە بەڵام ئەم لێرەیە بەسەر هەستی خۆیان بەسەر عقلی لاواعی خۆیان زاڵ ئەبێت هەوڵ ئەیا چی بکات ئەڵێ چێکە دەی من دوکانەکەم لە دەزا سواز بۆخوا دارەکە بووە بە خەڵوز دوکانەکەیەکا بە چی دوکانەکەیەکا بە دوکانی خەڵوز ئەو دارەی کە بووە بە خەڵوز ئەیفرۆشێت و ئەیکا بە پارە دوای دوکانێکی پێدا ئەنێتەوە کەواتە یعنی ئینسان ئەتوانێت نەتوانین نییە مەحاڵ بوونی نییە چکە خۆی گەورە توانە و قودرەتێکی بە ئینسان ناوە ئەتوانێت هەموو شتێ بکات بۆیە لە ڕێگەی گۆڕینی هەستەکانی خۆتەوە لە خراپەوە بۆ باش دڵنیا بە زۆر باشەوی یەکێک لە چارەسەرەکانی کە دکتۆرە نەفسیەکان و هەتا تەنانەت ئەوانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە ئەبن دڵنیام لە خەسخانەی هیوا
دکتۆرەکان پزیشکە بەڕێزەکان لە ئاینسە گوێیان لێبێ یەکێک لەو شتانەی کە لەگەڵ نەخۆشە ئەیکەن چییە بەرزکردنەوەی ورەیەتی ڕاستە یعنی وای لێ ئەەکەن کە ئەم شتە بەلایەوە ئاسایی بێت شتێکی ئەرێنی بێت نەخۆشیەکە و هاتووە و قەدەرێکی ئیلاهیە و تۆ تووشی ئەمە بوویت و ڕاکردنیش لێ نییە و ئەمەلی چاکبوونەوە هەیە بۆیە بەردەوام ئەم معنەویاتەیە چکە ئەرێنی بیرکردنەوە گەشتبینی بیرکردنەوە دائیمە چیە کات بەرگری جسمی ئینسان زیاد ئەکات باشە بەرگری جسمی ئینسان زیاکە لەبەرەوە کەسە گەشتبینەکان بەردەوامایان بینی تەندروست باشن دایمە پێەکەنیە چالاکە بەس خەمۆکەکانی بینی دایمە نەخۆشە باشە کاتە بەڕای تۆ ئاراستی بیرکردنەوەکانمانەوەمان لێ بات کە وامان لێ کات کە بەرەو گەشتبینیە خودت بەرەو ڕۆژبینی بڕۆین چونکە میشە خۆمان ئەڵێن ئەگەر هەر شتێک کە تۆ بە لایەنێکی خراپ بیرە لێ کردو دڵنیابە کە بە سەرژیان تایدا و شتە خراپە بەڵام پێچوانەکەی بیرکەرەوە ڕەنگە بە دڵنیایانەخانیان ئێمە گەربینە لایەنی دینەکە کۆمەلگایمە زۆرینەی مسلمانە با باز لەوە بکەین لەوانەیە ڕەخنە بگرن ێستا بڵێن ئەم گەشە بێدانە هەمووی قسەیە و فشێ و خەیاڵ و ئەم شتانە ئەم قسانە ئەکرێت بەڵام با من بێم بە هەر بە حەدیثێکی قودسی کە خوای گەورە لە حەدیثێکە فەرمێ چیە فەرمێ ئەنا عند حسن ظنی عبدی بی فليظن بي ما شاء يعني خوای گەورە خۆی ئەفەرمێ ئەڵێ عەبدەکەی من چۆن بیرم لێ بکاتەوە ئەو شێوەیە دێتە ڕێگەی ئەگەر بە باش بیر لە خوا بکەیتەوە کە خوای گەورە قەدەرێکە بەسەر تا هێناوێتی لەسەری لا ئەچێم لاولا کاتێکە زانی لەسەری لا ئەچێ نامێنێ حتا نەخۆشیش کە قەناعەت بۆ دروست بوو ئەمە واقع حاڵێکە ئەبێ تۆ لەگەڵ یا بژیت سیرەکەی وردە و تەکەیوفەکەی لەگەڵ یا ئەژیت بەقبوڵێکی بۆیە بیرکردنەوە بەو شێوە ینی ئینسان هەیە سیرەکەی نوێژەکات باشە حەجی کردووە ئەمرەی کردووە دایمە لە مزگەوتە قورئانە خوێنی ئەم لاولا بەڵام کاتێکە باسی مردن ئەکریا شتێکەکرێت لەرزی لێت لە مردن ئەترسیە تۆ کە کەسێکی ئەگەر ئیمانت بە تەواوەتی بەخوا هەیە چۆنە بێ بترسی لە مردن کەواتە بیرکردنەوەکان ئینسانەکان ئەگۆڕێت لەبەرەوە ینی لە دەروون ناسیە شتێک هەیە پێوترێت السلوك التكيفي خۆ گونجاندن لەگەڵ واقع وەکو دارتاشەکە دوکانەکەی سووتا یەکسەر بە ئەرێنی بیری کردەوە خۆی گونجان لەگەڵ واقعەکە و کردی بەچی کردی بە دوکانی خەڵووس تاقیکردنەوەیە کرا لە ئەڵەمانیا لەسەر نەخۆشیە گەنجێکیان هێنا لەسەر بیرکردنەوەی ئەرێنی و نەرێنی گەنجێکیان هێنا چاویان بەستەوە کە چاویان بەستەوە قسەیان بۆ کرد یعنی بزانە کاریگەری قسە لەسەر دەروون چۆنە قسەیان بۆ کردوتیان ئیستا ئێمە ئاسنێکی گەرم ئەهێنین ئاسنەکە گەرمەکەین ئەم ئاسنە زۆر گەرمە ئەیین لەسەر شانت ئاسنەکە ئەین لەسەر شانت بزانین کاریگەری ئەم گەرمیە تەسیرەکاتە سەرشانی تۆیان نا چاویان بەست بۆ ئاسنەکە ئەحتیادی ئاسنێکیان هێنا کە ئاسنەکەیان هێنا خستیانە سەر شانی گەنجەکە دوایی لایەن برد کە لایەن برد پەڵەیەکی دروست کرد وەکو سوتاوی چاوی گەنجەکەیان کردەوە کە سەیری کرد تەعەجوبی لێ هاو بۆچی سوپرایزەکە لێرا بوو ئاسنەکە سارد بوو گەرمیان نەکرد بوو بەڵام قسەکان کاریگەری قسەکان کە پیانوت بوو ئاسنێکی گەرم ئەهێنین و ئەیخینە سەر قۆڵی گەرمە و ئەی سووتێنێ بیرکردنەوەکە وای کرد ئەو پەڵە تەسیرەی تێبێت و ئاسنەکە سارد بوو بەڵام پەڵەکە دروست بوو کەواتە بیرکردنەوەکان نەخۆشیەکان دروست ئەکات ئێمە بیرکردنەوەکانمان باش بێت بەرامبەر خۆمان تەندروست باش بین بیرکردنەوەی خراپ نەکەین من باخوا لەوانەیە نەخۆش بم لەوانەیە فڵان نەخۆشیم هەبێت تووشی ئەبێت بە دڵنیایەوە تووشی ئەبێت بۆیە دوای کەلایەن برد ئاسنەکە سارد بوو پێشیان وتیان خۆ ئاسنەکە سارد بوو بەڵام بیرکردنەوەکەی تاقیکردنەوە زۆر زۆر لەسەر ئەوانێ بۆیە مرۆڤ ئەگەر بتوانێت بیرکردنەوەکانی بە گەشتبین بێ لە ژیانی هەر شتێکی بەسەر هات بڵێ مەقەدەرێکی ئیلاهیە قەیچێکە هاتووە ڕازی بێ پێی دڵنیا بە لەسەریشی لا ئەچێت و خەمۆکیش نابێت باشە زۆر کات زۆر کەسمان هەیە گەشتبینە یعنی ئەوێت بە دڵێکی زۆر فراوانەوە لەگەڵ بەرامبەرەکەیە گفت و گۆ بکە هەڵسو کەوتی لەگەڵا بکە حەسکای هاوکاری بکات بۆی کە بتوانێت ئەو خۆشەویستی لای ئەویش دروستکە بۆ خۆی بەڵام لەم نێوەندەیە زۆر کەسمان هەیە ئەوێت بە دوای خاڵێکی لاوازی تویا بگەڕێ بۆی ئەم گەشتبینیە لە تۆ تێک بات چۆن ئێمە بتوانین ئەم گەشتبینیە نەک ئێمە خۆمان لەو دوورخینەوە بەویشی ببەخشین با کاومەنە گەشتبینی ئاسوودەمان پێبەخشێ بەویشی ببەخشین ئەو ڕێگەیانە چییە؟ بە دڵنیایەوە ئێمە ئەگەر بمانەوێت بەرامبەرەکانمانوەکو خۆمان گەشتبین بن دکتۆر سەلاح ڕاشد کابراایکی پرۆفیسۆرە کوێتیە
لە مۆزوعی دەروونناسیە زۆر زیرەکە باس لەوە ئەکات ئەڵێ مرۆڤ ئەگەر بیەوێت هاوکاری بەرامبەرەکەی بکات بۆ نمونە کەسێک ڕژبینە ینی یە داوای هاوکاری لە تۆ ئەکات ئەڵێ کاک سەرکۆ تۆ ئەم گەشببینیت تایە دایمە دڵ و خۆشە بۆ تۆزێ منیش فێر ناکەی با منیش وەکو تۆ دایمەوە دڵم خۆش بێت ینی سوکە بەخیلیەکە پێوە با منیش وەکو تۆ دایمە پێ بکەنم سەرکۆ جان ئافێرم بکە تۆزێکم بەرێ لە جیاتی تۆ من پێیان ئەڵێم ئەگەر مرۆڤ بەم شێوەیە ئەم ئوسلوبە بەکاربێنێت جگە لە عقلی واعی و لاواعیکەوتمان ئەبێ ئەنتیڤایرۆسێکی لێباتەوە زۆر گرنگە یعنی ئەبێت تۆ کەسەکەی بەرامبەرەکە تۆ فێری گەشتبینی بکەی وای لێ بکەی ناخی خۆی بگۆڕێت ئەبێ بیرکردنەوەکانی بگۆڕێت ناخی گۆڕا بەرەو ئەوڕۆ ڕێگایەکی تر هەیە کە سەڵاح ڕاشد باسی دەکات ئەڵێ مرۆڤ ئەگەر ویستی گۆڕانکاری لە نەرێنیەوە بۆ ئەرێنی بێت با بێ وەرەقە و قەڵەمێک بێنێت لە وەرەقە و قەڵەمێکە ئەو شتانە بنووسە کە تۆ ڕژبینی پێی کە بێتاقەت ئەکات بیرکردنەوەکانت بیرکردنەوە خراپەکانت لە چییە بینوسە خاڵ بە خاڵ بنووسە خاڵە لاوازەکان ینی جەدۆلێ دروست کە ئەنووسی خاڵە لاوازەکان دوایی ئەنووسیت خاڵە بەهێزەکان تۆ لە چ خاڵێکا بەهێزیت بۆ نمونە کەسێکی کۆمەڵایەتیت بۆ نمونە حەزت لە خواردنە بۆ نمونە حەزت لە گەشتکردنە خاڵە بەهێزەکانی خۆت ئەنووسیت خاڵە لاوازەکانی خۆت ئەنووسی وردە خاڵە بەهێزەکانی خۆ زانی و خاڵە لاوازەکانی وەرە ئیشی لەسەر بکە لایەن بە هەر خاڵێکی لاوازت ڕۆی بیکوژێنەرەوە خەتێکی پیا بێنە هەر خاڵێکی لاوازت ڕۆی تا مانگێ دوو مانگ ئەم تەمرینە بکات ئەستا پێت هەڵێم تا مانگە دوو مانگ بەردەوام خاڵە لاوازەکانی یەک بە یەک کە خۆی چاکەکەی کوشێنێتەوە کاتێک ئەزانی خاڵە لاوازەکانی هەمووی کوژاوەتەوە هیچی تیانەماوە خاڵە بەهێزەکانی ماوەتەوە یعنی کەواتە بە بەهێزی ئەمێنێتەوە ئیش لەسەر خاڵە بە ئاسانی ئینسان ئەتوانێت خاڵی لاوای خۆتۆ بۆ خەڵکی باز ناکەی لای خۆت دروستیەکەی خشتەیە بۆ خۆت دروستەکەی کە تۆ بۆ نمونە کەسێکی شەرمنیت کەسێکی ترسنۆچیت کەسێکی زۆر زیاد لە حەد بیر لە شتەکان ئەەکەیتەوە لە خۆتی گەورە ئەەکەی ئەمانە هەمی خاڵی لاوازە ئەینووسیت وای لێ دێت وردە خۆت ئەگۆڕی بە خوێندنەوە حتا بە جۆگرتن لە خەڵک بە بەشداریکردنی کۆمەڵی خول ئەمڕۆ لەخوا بەزیابێ خولی زۆر هەیە لەو بواران ینی کەسانێک هەن خاوەن توانای باش لە عەرەب و لە کوردەکانی خۆشمان کەسانێکمانەیە لە یوتوبە لەسەر بریکردنەوەی ئەرێنی و نەرێنی شتی باشیان هەیە گویان لێ بگیرە وردە ئەو خاڵە لاوازانە نامێنێ بە دڵنیاییەوە من پێتەڵم تیان نامێنێ ینی خۆم جێبەجێم کردو بۆی ئەڵم بە دڵنیاییەوە ینی لە خۆمە جێبەجێم کردووە بۆی ئەڵم بە دڵنیاییەوە تیای نامێنێ من 10 ساڵمەوە پێش 12 ساڵ پێشەوەی خەریکی ینی گەشە پێدانمانە بم تووشی حاڵەتێک بووم ینی وای لێ هاو تووشی دوو دڵی و خەمۆکی و دایمە بیرکردنەوەی خراپەمان تووشی خۆم بوو ینی هەموو کەسێک تووشی ئەبێت بەڵام بە دڵنیا ینی دوای ئەوەی کە زاڵ بوومە سەر دەرونی خۆما و توانیم سپاس بۆ خۆی گەورە ینی لەم بوارەشە ئیشم کرد ینی ئەستوانم بڵێم ئەلحەمدولیلا ئێستا زۆر بەکەمی ئەتوان هەر هێرشی بۆ هێنێت عقلی لاوایی وایە بەڵام بەسەریا بێ زڵ باشە کاکشتیان تۆ چی بۆ کەسانە ئاڵی بۆ منە هێشتا ڕووداوەکە بەسەر ژیانیانە نەهاتووە بیر لە شتێکی ناخۆشەکاتەوە بۆ نمونە خوێندکارێک هەموو تاقیکردنەوەکانی ئەنجام نیاوە ئێستا بیرەوە کاتەوە لە ڕەنگە باشیش بوو بێ لە تاقیکردنەوەکانە بە دنیاییەوە دەرناچن یعنی زۆر بە ڕەشبینانە ئەڕوانێتە ژیانی تۆ چی بۆ کەسانە خاڵێکی زۆر باشت وروشان ئەوە ئێستا پۆلی شەشەکان دوای جەژن تەوان دەست بە تاقیکردنەوە کرێتەوە هەستەوەرەکان بەو شێوەیەن واسی هەستی و هەستەوەرمان کرد ینی هەستی و هەستەوەرەکان ئێمە لە خولێکایی لێنەوە ئەمە تقریبان 2 ڕۆژە خەڵک زۆری سوادی لێ کردەوە سپاس بۆ خولی ناسینی کەسێتی بە پێوەری مایریس برێکس ئەنی هەموو کەسایەتەکانی بۆ دیاری ئەکرێت هەستەوەرەکان بەو شێوەیە لانەخان بەس هەستەکان وانین ئەو قوتابیانەی کە هەستەوەرن چونکە ئەوێ طموحی هەیە دەرەجەیەکی باش بێنێ سەعیکی باشی کردووە بەڵام شەوی ئیمتیحان سەیرەکەی قەلەقی بۆ خۆی دروستەکات باشە تۆ بڵێ پرسیارەکان قورس بێت تۆ بڵێ من ئەو دەرەجەیە بێنم کە ئەمەوێت تۆ بڵێ ئەوە تۆ بڵێ کۆمەڵی پرسیار لە مێشتی خۆیان دروستەکات عقلی لاواعیە ئەیجوڵێنێ وای لێکە ئەچێتە ئیمتیحانەوە لاوازە بێت بۆیە بیرکردنەوەکانمان ئەبێ باش بێت ینی لە گردوونە کۆمەڵە شت هەیە کۆمەڵێک هەتا هەستەوەرەکان شتێکی غەڵەتیشان هەیە بۆ ئیستا لێم وەربگرن کە گویان لێمان بێ لە ئیمتیحانە و غەڵەتە نەکەن هەستەوەرەکان جاری وا هەیە لە وەڵامدانەوەی پرسیارەکانە کە پرسیارەکان ئەخوێنێتەوە وەڵامەکانی هەمووی ڕاستە بەس دوای کە مراجعەیە کاتەوەیە دەیکوژێنێتەوە لاستی پێ نامێنێ یکوژێنێتەوە کە یەتە دەرەوە سەیری پرسیارەکانەکە 10 دەرەجە 15 دەرەجەی ئەڕوات یعنی یەکەم وەڵامی ڕاستە بۆیە پێویست ناکە ئەم دوو دڵیە بۆ خۆی دروست بکات
پێویستە بە متمانەیەوە سعی خۆی کردو بڕاتە ناو ئیمتیحانەوە تەواو ئەستەکەم زۆرینەمان لە کاتی تاقیکردنەوەی ئەومان لێ بەسەرات و گەتۆ قسە دەکرد من بەلانەم و یەکسەر لە خۆت یابینیتەوە یعنی کە بەرتەکەوێ بەڕاستی هاین تەنانەت بۆ ئەماوەی کە تاقیکردنەوە بوو لە زانکۆ من چەند ئیمتیحانێک من تەلەفۆنم بۆ ئاریە کرد هەموو ئاری ئەم شتە چوومەتە ئەوێ ئەڵێت پێم نەوتی تەواوە هەر تێ دڵنیابی تۆ لەوە یعنی منویستم لەمەش و یەک پرسیار دروستکەین کاک مامۆستا پشتیوان ئەویش ئەوەیە ئەو کەسانەی کە لە ژیان تا هەستەکەیت سوودی پێبەخشن وزە پێبەخشن گەشتبینیان لایە بۆ نمونە ڕێگەی چارەیان لایە چەند گرنگە بەردەوام تۆ خۆیان بیتە و زیاتر لیان نزیک بیتەوە بۆی کە بتوانی زیاتر سوودمەند بیلیان بە دڵنیاییەوە بێ بیکەی بە هاوڕێی ژیانت یعنی ئەو جۆرە کەسایەتیانە تۆ لەگەڵ کەسە گەشتبینەکانە بیت بەردەوام تۆش وزەیان لێ وەرئەگریت تاقییان لێ وەرئەگریت یعنی با نمونەیەک بێنینەوە لەسەر مەوزوعی کەسی هاوڕێی گەشتبین و کە هاوڕێی ڕەشبین ئەگەر تۆ بەلای دوکانێکی عەتر فرۆش بڕۆیت بۆنی چی ئەەکەیت بۆنی ئەنواع عەتری خۆش الله لوتە تەحمل ناکە الله لەم بۆ نەخۆش ینی سەیرەکەی خۆشیەک بە جسم تا دێت هاوڕێی گەشتبین ئەو کەسانی کە گەشتبینن لە ژیانتا وەکو ئەوە بۆنە عەترەوان بەردەوام وزەت هەیەاتێ ڕاستە بەردەوام ئامۆژگاری باش دەکات و تااقەت ئەیاتێ هاوڕێ ڕەشبینەکانیش کەسە ڕەشبینەکانیش کە دایمە تووشی ئیحباتەکە و تووشی ئەوە تەکا کە تۆ هەنگاوێک پرۆژەیەک شتێکت هەیە پێتەڵێ مەیکە ئەم هەنگاوە ترسێ بۆ دروستەکات وەکو ئاسنگەر وایە لەگەڵ ڕێزم بۆ پیشەی ئاسنگەری وەکو ئاسنگەر وایە بەلای کوورەی ئاسنگەرێکا بڕۆ بۆنی چیەکەیت بۆنی سوتاوی و دووکەڵ و تێگەی ناخۆشی دڵت تەنگ ئەبێت هاوڕێی باش و خراپ بەو شێوەیە کەواتە ئێمە لە ژیانمانە ئەبێ هەوڵ بین دایمە بۆنی عەتری خۆش بکەین لەو کەسانە نزیک بینەوە کە دایمە گەشتبینن و خۆشمان ئەتوانین دڵنیا بە کاک سەرکۆ ینی قورس نییە شتێکی قورس نییە ینی لە هەندستان ئەمە باس کراوە لە هەندستان کابراایەک تووشی نەخۆشی سیل ئەبێت لە کتێبە نووسراوە تۆ ینی واقع ئەو خەیاڵ نییە بڵین باسی یەکەین تووشی نەخۆشی سیل ئەبێت ئەچێ بۆ لای دکتۆرە پزیشکێک پێی ئەڵێ سیەکانت لێ بۆ تۆ چارەسەرت نەماوە هەر چارەسەرێکت بێ بکەین سوودی نییە تۆ مانگێکی تر لەوانەیە 2 مانگی تر لە ژیانە وەختت ما بێت باشە ئەڕواتەوە ماڵەوە ناچێ بۆ لای هیچ فزیشکێک ئەڕواتەوە ماڵەوە تەنها یەک شتەکات بەیانیان کە هەڵ ئەسێت سەیری ئاوێنەکە ئەکات و دڵخۆشی خۆی ئاياتەوە وڵێ تۆ هیچت نییە تۆ ئەژیت تۆ ژیان بۆ تۆ خۆشە بەردەوام هەموو ڕۆژێک تا یەک مانگ بەردەوام ئەم کارە لەگەڵ خۆی ئەکات هەستەکە باش بووە چێتەوە بەلای هەمان پزیشک کە فەحسی بۆ ئەکات ئەڵێ چووی بۆ چ وڵاتێ چ دەرمانێ چیت خواردووە ئەڵێ بۆ دکتۆر ئەڵێ تۆ نەخۆشیەکەت پەڕاندووە چاوبوویتەوە ئەڵێ چۆن ئەڵێ چاکبوویتەوە چیت کردووە پێم بڵێ ئەڵێ هیچم نەکردووە بەس تەنها هەموو ڕۆژێک بەخۆم وتومە تۆ نامریت تۆ ژیانت ماوە تۆ چاک ئەبیتەوە ئەم نەخۆشیە بە سەیری هەزاڵ ئەبیت دڵنیا ئەنی بیرکردنەوەی ئەرێنی وا لە مرۆڤەکانەکە لەبەرەوە چەند بیرکردنەوەمان باش بێت ئەوەندە ژیانمان باش ئەبێت و خۆش ئەبێت خەیاڵ نییە باوەڕتان هەبێ ینی من خۆم زۆر بە لەزەتەوە باسی ئەەکەم بۆتان لەبەرەوەی بینیومە ینی خۆم لەو واقعا ژیاوم بەسەرم هاتووە و بە دڵنیاییەوە بەسەریا سەرکەوتووە لەبەرەوە کەسە لاوازەکان کە ئەڵێ بەخوا ناتوانم واللهی ئەمە ناکرێ زەحمەتە دڵنیا بە پێی ئەکرێت ڕاستەکاتە کاک پشتیوان بۆچی هەرێک لە لای خۆمانەوە ئێمە گەشتبین نەبین بەرامبەر بە ژیانمان لە کاتێکا تۆ بەیانیە کاڵستی لە خەو بە جستەیەکی ساغ و سەلامەتەوە هەستاویترەوە ئەو پەڕی گەشتبینی و بەڕاستی دڵخۆشی ئەوێ وایە باشترین دڵخۆشی وێ ناڵم کە هاتی دەبەر ئاوێنەکە بڵی سواز بۆ تۆ خوایەکە ئەم بەیانی خەبەرم بۆ تۆ و زیینوم ینی چەندین کەس هەیە لەوانەیە هەڵنەسێتەوە ئەخەوێت و هەڵناسێتەوە یاخوا نەخواسە قاچێت دەستێ شتێکی نییە تۆ بەس نییە لەو کەسانەنی ینی بەم شیوە بیرکردنەوەیە سێرەی گەشە بە خودی خۆدێ بەڵام ئەگەر تۆ هەڵسیت و کارەبای مۆلیدە نەبێت و ئاوی سارد نەبێ بیخۆیت و واقعی وڵاتەکەی ئێمە ئیتر وایە کارەبای مۆلیدە و ڕئیسیە بەو شێوەیە ئەبێ خۆمان بگونجێنین لەگەڵیان ئەگەر بیر بکەیتەوە ئەمە ژیان نییە طبعا لێ ڕائەکەیتەوە چیت بۆ بەحری ئیجە و ئەخینچیت و تووشی 1000 کارەسات ئەبین خۆمان لێتون کردووە بەڵام وزەیەکە داونێتیتر دوایار کەسێ ببینی بێتاقەت ببانکەی ناوەرە کەنانەت یعنی ئەمە ئامۆژگاری بە حتا بۆ گەنجەکانیشمان ینی زۆر گەنجەیە ئەمڕۆ سەیرەکەی لە زانکۆ دەرچووە دانیشتۆ لە ماڵەوەڵێ ئەم وڵاتە ئیشیتیان نییە من چی بکەم ئەی بۆ گەنجی تر هەیە وەکو تۆێ و ئیشێکی بۆ خۆی دابین کردو و کەسابەتێکەکە بۆ قەنەعەتی بەخۆی هەیە یعنی کەواتە بیر بکاتەوە کە تۆ ئامانجت هەبێ هەدەفت هەبێ لە ژیانە
وەرە ئیش بۆ ئامانجەکانت بکە کارێک بکە با اختصاصی بڕوانامەکەت نەبێ قەی چێکە با 2-3 ساڵ لە دوکانێکە لە سۆپەرمارکێت ینی شاگردی پارەیەک وەکەرەوە بۆی کە بزنسی خۆت دروست بکەیت زۆر باش. ینی ئەم بیرکردنەوەوە لێکە کە تۆ دایمە گەشتبین بیت ڕاستە دەستە خۆش بێ دەستە خۆش ئومێ بێ. دەکەین ئێمە تۆ بینەرە خۆشەویستەکانمان بە گەشتبینانەوە بڕوانە ژیانیان سوودیان لە وتەکانی بەڕێزت پشت بەخوای وەرگرت گەورە. زۆر دووبارە سپاس سپاس بۆ بۆ تۆ. تۆ زۆر سپاس زۆر بۆ ماندوو نەبی ئێوەش. کاکشتیوان.